دایکە دڵ سۆزەکەم دایە بەجارێ تۆم بدی بەیە کە سەرێکە لە دڵمایە هۆدایە گیان هۆدایە گیان هۆدایە گیان من وەکو هونەرمەندێک محمود ڕەمەزان چەندین ساڵە ناوکاری هونەری ئاینی کارم کردووە الحەمدوللا زیاتر لە 23 ساڵە ئەم تۆمارگایمەیە کە تۆمارگایەکی ئاینیە تایبەت بەس بەشتی ئاینیە دوای ئیتیفازەوە کە کۆسڕەوەکە بوو ئێمە هونەرمەندێکی دنیاوی بووین لەگەڵ هونەرمەندان زۆر یعنی گۆرانیمان گوتووە بەڵام خوای گەورە میهرەبان بە فەزڵ و منەت و گەورەی خۆی ڕەحم و هیدایەتی پێمان بەخشی لە 93ەوە هەر بە یەک جار وازم لە هەموو شتێک هێنا تەنانەت کۆمتەرخان کرد بۆ خوای گەورە و ئەو کارە هونەرەی کە پێویستی بە ئێمەیە وەکو هونەرمەند کە ببینە هونەرمەندێکی ئاینی موسڵمان لە 96ەوە بەرهەمان بڵاو کردەوە تاکو ئەو ساڵش ئەلحەمدوللا بەرهەمان هەر هەبوو لە 2003ەوە ئەلحەمدوللا بەخوای گەورە میهرەبان لەم دوکانە مەشغوڵم لەگەڵ ئەو دوکانە زیاتر بەس تایبەتە بە ئاینی و ئاعشاب و بۆن و ئەو شتانە دەستی خێری و کاری چاکمان هەیە لەم دوکانە بەعام مەسەڵەن بۆ چاکردنەوەی قەڵەم قورئان کەسەکە ئیمکانەتی نییە من ئامادەمە بەبێ مقابلش بۆی چاپ بکەم قەڵەم قورئانی نوێ دەوێت مەسەڵەن پارەی ئیمکانەتی کاملینە بۆی جێبەجێ بکەم ئەلحەمدوللا ئەگەر خودا لێمان قبول کە نەبێتە ڕیایی ئەو شتانەمان هەموو هەیە بە فەزلی خوای گەورە لە ڕووی مەولودیەوە مەسەڵەن کەسە ئیمکانەتی نییە لە خزمەتی داینا لە ڕووی پرسەوە ئیمکانەتی نییە هەر لە خزمەتی داما کورە لە ڕێی کاری زەواجەوە بەبێ مەقابل زەواج مەسەڵەن بۆ نمونە ئەمە معمیلی باشمان هەیە چی لەبەرەوەی حەدیسێکم بۆتان گوت المەرء عەلی دینی خەلیلیه تۆ لەگەڵ چێڵبسی ئەخلاقی ئەوەڵ دەگری زۆر معمیلمان هەیە لە چینی دایکان لە چینی باوکان مەسەڵەن دێن دەڵێن کاک محمود ئەگەر بکرێ کوڕێکی ڕێک و پێکە بێ ئێمە کچمان هەیە دەمانێت بەڕێکەین یان ئەو دەڵێ کوڕێکمانێ ئەگەر کچێکی باشە بێ بەڕێی دەکەن ئێدی ئەمە تەرەفی زاری وانمان وەرگرتووە ئێمە دەبین ئەسبابە کە خوای گەورە دەفەرمی فەئەتبەعوا السەبەبە ئێمە دەبینە ئەسباب بۆیان ئیدی بەجێ دەڵێن بۆ خۆیان جاری وایە سەر دەگرێت جاری واشە دڵەکان یەکتر ناگرێت بەڵام هەروەخۆ نە وەڵڵای هەر لە خۆڕایی ماندووبوونەکەش بە خۆمان دەکەین قسەی کۆتایی ڤار دەیکات.